ناومان گەڕایەوە لە 2015 بۆ خۆمان نووسی لە گەرمەی شەڕی داعش بۆ کاتی خوار ڕحم کرد بۆی ومێد بوو بووین بەس خوار ڕحم کرد ناوەکەمان گەڕاوە زۆر خۆشحاڵ بووین بۆەوەی کە ناومان گەڕاوە ئینشاڵڵا سەفەرێکی خێریشە ئینشاڵڵا خوای گەورە بە قسمەت هەموو لایەکێکە ئەوەی مەقسەدی بی ئینشاڵڵا خوای گەورە بە قسمەتمانەکە چۆن بوو بێەوە هەستێش چۆنەکە ئەم ساڵە چەند بۆ عەز ناڵم لە مێژە هەستمان پێکردیان ناوی خۆمان نووسی لەگەڵ خێزانم بەس ناومان زوو نەگەڕاوە گە نازووترمان دەچی ئینشاڵڵا ینی لەگەڵ خێزانت بێکەوە بەڵێ ئینشاڵڵا 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 عاجی تۆ قسەم بۆ بکە بێئومێد بووبووی لەوەی ناوت بگەڕێتەوە بێئومێد بووم بەس خۆشحاڵم الحەمدوللا خوای گەورە ڕوحم بەمە کرد ناون گەڕایەوە الحەمدوللا ئەرێ وەڵڵی خۆشتر ڕۆژمە زۆر پێ خۆشحاڵم بەناهەزت مناڵەکانت لێرە ئەمێنەوە دڵت لایەوان جێنا بەخوای بەرێ وەڵا بەڵازە الحەمدوللا خوشک و برایان دەگەڵ زۆر باشن ماڵە برایەکیان لەکنە خوشکیان لەکنن نەخۆ دوو قسم لە ماڵێ بەجێشتینە سلامت دوعا بۆچی ئەەکەی لێ لە بۆ هەموو خەڵکی کوردستان لە بۆ هەموو خەڵکەکی لە هەموو مسلمانی کوردستان ئینشاڵڵا لۆ سوکران لۆ ئەمان لۆ هەموو خەڵکی کوردستان